ئەمنە سوورەکەی شاری سلێمانی ئەو شوێنەی ببووە مخۆرکەی گیانی کورد و جێگەی زەبروزەنگی ڕژێمی باسی دیکتاتۆر بوو بۆ قڕکردنی ڕۆڵەی ستەمدیدەی کورد. لەوێدا سەدان ڕۆڵەی کورد زیندانی کران و ئازار و ئەشکەنجەیان دەچەشت، لە سێدارە دەدران. ئەو ئەمنە سوورەکە ڕۆژانێک بوو قەڵای ستەمی باسی ڕووخاو بوو لە دوای ئەوەی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەنجام درا و کرایە مۆزەخانە بە ناوی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە ئێستا شاید حاڵە بۆ گێڕانەوەی مێژووی نەتەوەیەک. هەوڵماندا کە ئەم مێژووە بهێڵینەوە و بیرمان لەوە کردەوە کە ئێرە وەکو مۆزەخانەیەک بناسیێنین و ناومان نا مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە تا لە یادمان نەچێت. ئەمە بۆ ئەوە بوو پردێکی پەیوەندی دروست بکەین لە بینی ڕابردوو ئێستا و داهاتوی خۆمان و بێگومان ئەمە هەر هەمووی بە جوودی بەڕاستی مام جەلال و هێرۆخان بووە کە ئێرە پارێزرا و بە بەردەوام پشتگیریان لێکردین کە ئێرە بپارێزین و ئەوەی زۆر گرنگ بوو بۆ ئێمە ئەوە بوو کە ئێمە ئەگەر وەکو یەکێتی شانازی بۆەوە بکەین ئێرەمان پاراستووە، بەڵام هەوڵمان نەداوە مۆرکی حیزبی پێوە بێ، بەڵکو هەوڵمان داوە ئێرە چەترێکی نەتەوەیی بێ بۆ هەمومان مافی ئەوەمان هەبێ بین لێرە قسەی خۆمان بکەین، ڕخنەی خۆشمان بگرین و ئێرەش بە ماڵی خۆمان بزانین. خۆشبەختانە ئێستا کە خەڵک دێن ئێرە ئەبینن و هەستەکەن کە ئێمە بە ئەمانەتەوە ئەو شتانە ئەپارێزین و بە هیچ شێوەیەکیش ڕۆژێک لە ڕۆژان باسمان لە ئینتیمای سیاسی هیچ تێکۆشەرێک نەکردووە، هیچ کەسێک نەکردووە. بۆیە ئەمە مای خۆشحاڵێ بۆ ئێمە کە ئێستا خەڵک زۆر هاوکارمانە خۆیان شتمان بۆ هێنن، خۆیان دیکۆمنتمان بۆ هێنن کە لێرە بیپارێزین. ئەوەش سەرچاوەیەکی باشە بێ بۆ ئێمە، چونکە ئێمە لە داهاتوو هاتوانین لە مۆزەخانەیەوە دەیان مۆزەخانەی تر دابمەزرێنی. مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەلای هەمووانەوە گرنگە و بەردەوام بەسەر دەکرێتەوە. لەو بەسەرکردنەوەنەشدا بە بۆنەی یادەکانی ڕاپەڕین و هەشتی مارسەوە خات و کافیە سلێمان سکرتێری یەکێتی ژنانی کوردستان و خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و خات و شانازی ئیبراهیم ئەحمەد لێپرساوی ناوەندی دەرەوەی یەکێتی نیشتیمانی سەردانی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەیان کرد و تەواوی بەشەکانی ئەو مۆزەخانەیان بەسەر کردەوە و بە گرنگیەوە باسییان لە مێژووی پڕ لە خەباتی گەلی کورد کرد. هەروەها باسیشان لەو زوڵم و ستەمە زۆرەی بەعسیەکان کرد کە لە ئەمنە سوورەکە بەرامبەر بە شۆڕژگەڕان و خەباتگێڕانی گەلی کورد کردویانە. هەروەها بە گرنگیشەوە باسییان لە زیندوێشتنەوەی ئەو شوێنە مێژووی شاری سلێمانی کرد کە پێویستە ئەوەی لە توانادا بێت بکرێت تا ئەو یادەوەریانەی کە ماونەتەوە بهێنرێتەوە ناو مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە و مۆزەخانەکەی پێ دەوڵەمەندتر بکرێت. یەکێ لە حرەشتە جوانەکانی ئەم شارە لای من ئەم پارچی ئازادی و ئەمنە سوورەکە هەر هەمووی بەیەکۆی چێکە لە شتە جوانەکانی ئەم شارە، بە تایبەتی ئەمنە سوورەکە ڕەمزە. بەڕێی من ئەمنە سوورەکە تەنها ڕەمزی مانەوەی ڕژێم بۆ لە ناو شاری سلێمانیە. ئیسپاتیش بوو 7 مانگ بەعز هیچ شوێنێکی بەدەستەوە نەما تەنها ئەمنە سوورەکە نەبێ 8 کراوە بە ڕزگاکردنی شاری سلێمانی. کەواتە بۆ خۆی ئەمنە سوورەکە ڕەمزی بوونی دەوڵەتی بەعز بۆ لە ناو شاری سلێمانیە. تەسەور نەکرۆ بە خەیاڵما بێت ئەمنە سوورەکە بکرێ بە مۆزەخانێکی ئاوا جوان. ئێمە ڕۆژانێکی سەختمان لێرە بەسەر بردووە، ئەشکەنجە دراوین ئەلم ژورانە کە تۆ ئەیبینی ئەمانە چەندین برادەرمان لەگەڵا بووە هاتوون لێرە هەروەنگە ناوەکەی خوێنراوەتەوە لەو پەنجەرە بچووکەوە ناوێ خوێنرایەوە ئەبرا نەئەگەڕایەوە خۆ نان بردۆ بەریبن یا براوە بۆ بخرێ یا ڕمی کراوە یا لە سێدارە دراوە. بەڕاستی ئەم بینایە ئەبێ ئێمە وەکو خەڵکی ئەم شارە ئەمە شتێکی نەتەوەییە ئەبێ زۆر گرنگی پێ بدرێ هەر چەندیشە ئێمە ئەزانین کە ئەم بینایە چەند گرنگی پێدراوە و چەند مەسروفاتی زۆری تیاکراوە و ئەم بینا گەورەیە بەڕاستی وەکو چۆن ئەڵەم قەڵای حیزبی بەعز بووە و ئیستا بۆ ئێمە بۆتە شوێنێکی یادەوەری بۆ خەڵکی ئەم شار و بۆ ڕێخستنەکان و بۆ پێشمەرگە و بۆ ئەو خەڵکانەی کە ئەشکەنجە دراوە و بۆیە کە ئێمە شانازی پێوە ئەکەین کە گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی نەوەکانی دوای ئێمەش بزانن کە باوکو براو کە سوکانیان لێرە چی لێکراوە چۆن ئەشکەنجە دراون کە کاری حیزبی بەعز چی کردووە لەم بینایە. بۆ بە زیندوێشتنەوەی ئەمنە سوورەکە و مێژوە پڕ لە خۆڕاگریەکەی گەلی کورد سەرۆک مام جەلال و خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ڕۆڵی سەرەکییان هەبوو لە دامەزراندنی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە. ئەو ئەمنەیە دوای 2 ساڵ کارکردن تێیدا دوجار لە ساڵی 1997 کرایە مۆزەخانەیەکی نیشتیمانی و دابەش بووە بەسەر چەند بەشێکدا. لەوانە هۆڵی مۆزەخانەی پێشمەرگەی کوردستان کە لە سەردەمی بەعزدا ئەو شوێنە ئەمنی ئینشاءات بووە و ئێستا مێژووی خەباتی پێشمەرگە لە خۆ دەگرێت. هەروەها شوێنی زیندانیکردن و لێکۆڵینەوەی کەسانی دەست بەسەرکراو لە ژن و پیا و منداڵ و پیر کە وەک خۆی پارێزرا و کراوە بە مۆزەخانە.
لەگەڵ هۆڵی مۆزەخانەی کۆڕە و ئەنفال و هۆڵی مین بۆ پیشاندانی قوربانیەکانی کورد و ئەو چەک و تەقەمەنیانەی کە کوردیان پێشەید کراوە لەگەڵ بەشەکانی گەلەری و سینەما و ئاوێنەکان و کەلەپور و کۆفینێتی ئەمنە سوورەکە کە هەموو ئەو بەشانەکاری ڕۆشنبیری و هونەریان تێدا ئەنجام دەدرێت لەگەڵ خستنە ڕووی ستەمەکانی بەعەس بەرامبەر بە کورد. ئەمنە سوورەکەی شاری سلێمانی ڕۆژگارێک بوو قەڵای ستەمی ڕژەمی بەعسی دکتاتۆر بوو. لەم ئەمنە سوورەیەدا ئازار و ئەشکەنجەی ڕۆڵەی کورد دەدرا، زیندانی دەکران و لە سێدارە دەدران. بەڵام ئەمڕۆ هەرەو ئەمنە سوورەیە بۆتە مۆزەخانەیەکی نیشتیمانی گرنگ کە تێیدا مێژووی نەتەوەیەک دەجێڕێتەوە بۆ نەوەی نوێ وڵاتانی جیهان. مێژوویەک کە پڕاوپڕە لە ستەم و ئازار و ئەشکەنجەی ڕۆڵەی کورد، مێژوویەک کە پڕاوپڕە لە خەبات و بەرخۆدانی گەلی کورد لە دژی ڕژەمی بەعسی دکتاتۆر. دلێر کەمال کورد، ساد نیوز، سلێمانی.